بڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەمان داباز لە دۆخی خێزان دەکەین لە هەرێمی کوردستان. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا دۆخی خێزانی ئێمە لە ئێستادا لە چه ئاستێکدایە؟ ئایا ئەو گرفتە مەترسیدار و سەرەکیانەی کە ڕووی لە خێزانی ئێمە کردووە چییە؟ ئایا ئەو کەسانەی کە دەیانەوێت هاوسەرگیری بکەن یاخود لە ئێستادا هاوسەرگیریان کردووە پێویستە چی بکەن؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بەناوی خۆی بەخشندەی مێرەبان تەبعاً بۆ قسەکردن لەسەر مەسەلەی خێزان پرسێکی فرا ڕەهەندە بەڕاستی ئێمە ناتوانین زۆر بە خێرایی بڵێن بارودۆخی خێزانی ئەمە باشیان خراپە، بەڵام ئەکرێ ئەگەر هەڵسەنگاندن بکەین و ئەگەر بەحس و توێژینەوەی جیاجیا بکەین ئەو کاتە توانین بڕیار بدەین کە ئێمە گرفتی خێزانی کوردستانی لەکوێیە. بەڵام بە دڵنیاییەوە کاتێک بەراورد دەکەین بە دۆخی پێش قەیران، کاتێک بەراورد دەکەین بە دۆخی پێش کەوتنە دەستی تەکنۆلۆژیایەکی زۆر و ئامێرەکانی پەیوەندی بەبێ بوونی پەروەردەیەکی باش بۆ بەکارهێنانیان ئەتوانین بڵێن دۆخی خێزان بەڕاستی ڕۆی لە شڵاژانە یان ڕۆی لە گیر و گرفتی تازەیە. ئەو گیر و گرفتانی کە ئێستا هەن ئەوانە نین کە 10 ساڵ لەمە پێش هەبوون، بۆیە چارەسەرکردن ڕوبەڕووبوونەوەی ئەو گیر و گرفتانەش دەبێت بە منهەجیانە بێ و ئەبێ بە ڕێبازێکی ڕاست بێ و ئەبێ بە بەرنامەیەکی جددی بێ. بۆیە ئێمە لەو دیدارەی کە لە ڕۆژی جیهانی خێزانە ئەنجامماندا تەنها پرسی جیابوونەوەی خێزانەکانمان کردبووە تەوەری گفتوگۆ و ئەو هۆکارانی کە ئەبنە هۆی جیابوونەوەی خێزان و ئەنجامە خراپەکان دەرئەنجامە خراپەکان لێکەوتەکانی جیابوونەوەکانمان گفتوگۆ لەسەر کرد. طبعاً ئێمە بۆ وامان کرد معناوێ هەستەکەین بەڕاستی ڕێژەی جیابوونەوە لە کوردستانە بەتایبەت ئێمە نموزەجی شاری سلێمانیمان وەرگرت و بەڵام شاری سلێمانی ڕقەمەکان لەبەرەوەی تایبەت نین بە شاری سلێمانی ئەکرێ بڵێن نموزەجی کوردستانە، چونکە ئەو کەسانی کە یەن با بڵین گرێبەستێکی هاوسەرگیری لە دادگای باری کەسێتی سلێمانی تۆمارەکەن مەرجێن خەڵکی سلێمانی بن، ئەکرێ خەڵکی هەولێر بێ، خانەقین بێ، کەرکووک بێ، هەڵەبجە بێ، بۆ جۆرە کەواتە نمونەیەکە. ئێمە بەراوردمان کردووە هەر لەو دادگایە ڕێژەی هاوسەرگیر ڕێژەی جیابوونەوەمان بە یەک بەراورد کردووە. تەماشاکەین بەڕاستی ڕێژە و ژمارەکان نۆرماڵ نین و بە ڕێژەیەکی زۆر زیادە بن بە تایبەت لە 6-7 ساڵی ڕابردووە. لە 2010 تا 2016 لە ڕێژەی لە 170 گەشتۆتە لە 142. معدەلەکەی ڕێژە ناوەندیەکەی لە 125 یعنی بۆ 6 ساڵی ڕابردوو کە بەڕاستی ئەمە ڕێژەیەکی زۆر زۆرە کاتێ بەراوردەکەی بە ژمارەی هاوسەرگیریەکان تێگەی کە ئێمە لی بەردەم کێشەیەکی گەورەین. ڕاستە مەسەلەی جیابوونەوە مافە وەک چۆن مەسەلەی هاوسەرگیری اختیار و مافە بە هەمان شێوە، بەڵام ئێمە زانین جیابوونەوەکان مەشاکیلی هەیە لە کۆمەڵگایە بەتایبەت کۆمەڵگەی کوردیە، ئەوانەی کە لە یەک جیابنەوە چژن چ پیا و کۆمەڵگە تێڕوانینی تایبەتی هەیە بۆیان ئیتر تێڕوانین کە ڕاستەیان نا ئەو باسێکی ترە و بێجگەلەوە ئەگەر منداڵ هەبێ بەڕاستی گەورەترین قوربانی جیابوونەوەکانە. لەم ڕوانگەیەوە ئێمە یەک لە کێشەکانمان بۆ نمونە کێشەی جیابوونەوەی خێزان بەڕاستی لە بارودۆخێکی زۆر خراپایە و ئەگەر بێت و هەموو مؤسسات بە باشی کار نەکەن دوور نییە کە خراپتریش نەبێت. ئەگەر باسی خێزان بکەین گرنگترین یەکەی کۆمەڵایەتی کۆمەڵگایە. هەڵسەنگاندنی بارودۆخی خێزان ئەوە بە ئاسانی ناکرێت بڵێ بڕیار بیت ئایا بارودۆخی خێزان دۆخێکی باشە یان خراپە. یەک خێزان لە کۆمەڵگایە هەڵوەشێتەوە دۆخێکی خراپ ئامانجێکی خراپ ئەیە بە کۆمەڵگاکە و کۆمەڵێک خێزانیش بەختەوە بن کۆمەڵە خێزانێک سەرکەوتوو بن لە کۆمەڵگایە بۆ ئێمە جێگەی شانازیە جێگەی خۆشحاڵیە سەرکەوتنە بۆ ئەو کۆمەڵگایە. ناتوانانی هەڵسەنگاندنێکی تەواو بکەی لە ئێستاە بارودۆخێکی ناجێگیر هەیە لە خێزانەکانە. کۆمەڵێک خێزان هەیە جیابووتەوە، کۆمەڵێک خێزان هەیە
بارودۆخی خێزانێکە گۆڕاوە مثلەن لە ماڵێکی سربەخۆی خۆیان بووە ئێستا بۆی بارودۆخە ئابوورێکەوە چۆتەوە سەر ماڵە باوان لەگەڵێکی تراژی دۆخەکە ئاڵۆزە لە ئێستایا بەبێ دراسەیەک ناتوانانی بڕیار بێت کە ئایا بارودۆخی خێزانەکان لە بارودۆخێکی باشایە یان لە خراپەیە بەش بە حاڵی خۆی بارودۆخی باشیشمان هەیە و خراپیشمان هەیە لە ئێستا باش ئەو خێزانانن کە توانای خۆگونجاندنیان هەیە لەگەڵ هەموو بارودۆخێکە ئەو خێزانن کە سەرکەوتون لە پەروەردەی مناڵە لە ئیدارەدانی خێزانە لەمانەوە بەیەکەوە لە پرۆسی هاوسەرگیری بە گشتی خراپیش ئەو خێزانانن کە جابوونەتەوە پەرتەوازە بوون جابوونەوەی ڕسمی بێ لە دادگای باریکەسەتیان بەو شێوازە بێ کە ژن لە شوێنێک بژی و پیا و لە جێگایەکی تر بژی چکە ئێستا کۆمەڵە خێزان هەیە لە کۆمەلگاکەمانە جیا نەبوونەتەوە بەڵام سێرەکەی ژنەکەی بە دووسێ مناڵەوە لێرە ئەژی هاوسەرەکەی ڕۆشتوتە دەرەوەی وڵات ئەو لە شوێنێکی ترەژی ئەمانەش بارودۆخە خراپەکانن کە بۆ خێزان دروستە بێ لە کۆمەڵگەی خۆمانە تا ئەم لە حسەی ئەمەی شتێکمان نەکردەوە کولێکۆڵی نوێیەکە یان دراسەیە کرابێ لەو مەجالەیە بەس ئەوەی کە هەیە لە دادگای باریکەسەتی ئامارەکانی زەواج و ئامارەکانی جابوونەوەمان وەرگرتووە مثلەن 3 ساڵەی دوایە 2015 2016 2017 چەند ڕێژەی دروستکردنی خێزان هاوسەرگیری هەبووە و چەندێکیش جابوونەوە بۆ توانیمان ئەمە بەردەستە ینی بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەگە تۆ بتەوێ داتا ئامارە دەستکەوێ ئێستا ئەمە لە بەردەستایە ئەوەی کە لە بەردەستمانە ئاماژەیەکی باش نییە من ئەر لە پێشتریش پێم وتی ئەگەر لە ساڵێکە یەک خێزانیش جیابێتەوە بارودۆخێکی باش بۆ کۆمەڵگاکە دروست ناکات چکە لەو خێزانەیە ژن و پیا و زەرەرمەند دەبێ مناڵ و خێزانەیە زەرەرمەند دەبێت لە ڕاستیدا خێزانی کوردی لەمڕۆدا بە کۆمەڵی کێش و گرفتە تێدەپەڕێت بە بۆنی ئەو شەڕی داعش زائیدەن ئەو وەزعی اقتصادی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ناگوزێت بۆ زائیدەن ئەو باگراوندە بێشووی کە لە 50 ساڵی ڕابردووە بە بەردەوام لە کێشە و گرفت و زەختێکی زۆری باڵین لە ڕووی شەڕۆوانێ لە ڕووی ئەو حەسار اقتصادیانی بەسەر عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە هەبووە هەموو ئەمانە کاریگەری خۆی لەسەر خێزانی کوردی بەجێهێشتووە زایدەن و گۆڕانکارێک کۆمەڵاتیانی کە هەبوون زایدەن تەکنەلۆجیا هەموو ئەمانە گۆڕانکاری گەوری بەسەر خێزانی کوردیا هێناوە توانیوێتی کاریگەری خۆی بەجێبێڵ لەسەر خێزانی کوردی بەڵام بەگشتی خێزانی کوردی بەدەر لە هەموو ئەوانە توانیوێتی لاستێکی باشدا بمێنێتەوە بە بەراورد بە کۆمەڵگاکانی تر توانیوێتی ئەو پەیوەندی کۆمەڵاتی کە لە بینی تاکانی خێزانێکە هەیە تا حدێکی باش بیپارێزەوە بتوانێت دەست بە کۆمەڵێک بە هاوقیەمەوە بگرێت کە لەناو کۆمەلگای کوردیدا هەبوو بە بەردەوام درێژەی پێدا بەڵام بەگشتی ناکرێمە چاوپۆشی لەو گرفتانی کە ڕووی تێکردووە کۆمەڵی کێش و گرفت هەیە بە بۆنی تەکنەلۆجیا ڕووی تێکردووە کۆمەڵی کێش و گرفت هەیە لە ڕێگەی وەزع ئابوووریەکەوە بووە کۆمەڵی کێش و گرفت هەیە لە ڕێگەی لە دەستدانی کەسێک بە بۆنەی شەڕەوانەیە یان هەر کێش و گرفتێکی ترکە ئەمڕۆ لە کۆمەلگا هەیە بە دڵنیاییوانێ ئەو بە پەیوەندی سیاسیانی کە لە نێوان حیزبەکانە هەیە کە ئێستا هەمووان نەزانین کاریگەری خۆی لەسەر تاک و خێزانیش بەجێهێشتووە ئێمە ئازانین کە بەپێی ئەو ئامارانی کە لە دادگا وەرگیراوە حتمما بۆ ساڵی 2016 ڕێژەکان بە شێوەیەک بەرزبێتەوە کە جێگەی هەڵوێستەکردنا جێگەیەوەیە کە جارێک ترێمە وربینەوە لە خێزانی کوردی وربینەوە لەو وەزعی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە گوسەرێت بۆی بزانین تا چەنە کاریگەریەکانی لەسەر خێزانی کوردی بەجێهێشتەوە بتوانین هەوڵ بدەین کەمی بکەینەوەنێ بە دڵنیاییوانێ دەبینین لە ئێستا گەنجەکان خێزان دروستەکەن و لە فترێکی زۆر کەما بەشێکیان دووچاری جیابوونەوە ئابن بەهۆی ئەو نەگونجان و لێکتێن نەگەیشتنی کە لە بیدایەتەوە هەیان بووە پێویستیان بە هۆشیارکردنەوەیەکی جدی هەیە لەم مەجالەیە پێویستی بە خۆ حازرکردنێکی جدی هەیە بۆی کە بچێتە پرۆسی هاوسەرگیریوانێ هەموو ئەمانە پێویستە گەنج جارێکی تر بەخۆیان بچێتەوە پێویستە ئەو وەسادنانی کە سەر بە دەوڵەتن جارێکە لەم مەجالەیە بە جدی کار بکات و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی گرنگە ئاوڕێکی جدی لەم مەسەلەیە بدەنەوانێ ناوەندەکانی خوێندنی باڵا کە بزانکۆکان هەڵوێستێکی جدی لەسەر ئەم مەسەلەیە بگرن بەڕاستی پێویستمان بۆ یەکێمە ئەو مەترسیانی لەسەر خێزانی کوردیە بە هەمومان هەوڵ بدەین ڕێگر بین لە بەردەمیەوەی کە کاریگەری گەورەی لەسەر بەجێبێڵێ خێزانەکانی ئیسە زۆر کێشەیان هەیە هیچ وەزعیان باش نییە بەهۆی ئەو وەزعەکە هاتە سەر وڵاتەکە بەهۆی شەڕ و مەعاش نییە و زۆر کێشە هەیە بەڕاستی لە ناو خێزانەکان ئەوە لێ کردووە نسبەی تەلاقەکەش زۆر بەرزە بێتەوە
ئیتر یعنی وەزعەکە زۆر باش نییە هیچ پرۆسەی زەواج سەر ناگرێت دائیمەن تەلاق تیاکەوێ بەهۆی ئەو وەزعانە یعنی کە مەسەلەن پارە نییە یا مەسەلەن لە یەک تێنەگەن یا مەسەلەن نازانن چۆن ژیان بەرێ بکەن خصوصان ئیسا هەمووی زەواجەکە هەمووی مناڵە نەزانکۆ تەواوی کردووە نە کوڕەکە خوێندووە یعنی خوێندی زانکۆش تەواوی کرد زۆر بەیانە یعنی بەهۆی ئەوە هەر هەم زەواجە و تەواو بیر ناکەن تەوعیەیان نەبینیوە زۆربەیان بێتەوەیە ئەوەنە دووسی قسەیان بیستۆ تەواو حاکمەکانیش یعنی دائیمەن داوایانە کرد با تەوعیە بکرێن چونکە لە مۆزوعەکە تێنەگەشتون یعنی کێشە زۆر هەیە بەهۆی ئەم وەزعەوە کە هاتە سەر هەرێم کوردستان یا عێراق بۆ وڵاتەکە زۆر یعنی شەڕ بووە و دائیمەن وەزعەکە لە استقرار نییە بۆ هەمووی وەزعەکە استقرار نییە نە کوڕەکە هەست بە ئامانەکانە کچەکە هەست بە ئەمانەکە کە چەند هەوڵەدەن یعنی وەزعەکەی خۆیان چاکرێن یا شتێک زیاتر لەوەش وەزعی اقتصادی زۆر وێرانە زۆر یعنی کوڕەکە چەند هەوڵەدا ناگاتە بەو ئاستە کە پێویستەکانی ماڵەوە پڕ بکاتەوە وەزعەکە وێرانە یعنی تا ڕادەیەک بڵێن وێرانە هەمووی ڤروفن هەمووی دەکەوێت لەسەر ئەوە کاریگەریان هەیە یعنی ئەگەر کوڕەکە ناتوانانی مەسەرەن ماڵ ڕێ بک بە پارە ئەو شتانە ئەیخۆ ئەوان ئەساسن یعنی ئیسە زۆربەی ماڵەکان باوەڕەکەی چەند کوڕەکە ئیشەکە پارەی ئەوە دەستی ناکەوێت کە بەس ژیانی ڕۆژانە یعنی وازی لەوە کە خانوو دروست بکە وازی لەوە شتانە بێنە زیاتر لەوەش یعنی تەوعیە نییە تەوعیەکان زۆر لاوازە ئەو ئەتوانین بڵێن نییە ئەسڵەن نەک لاوازە و کەمە شتە ئەسڵەن نییە تەوعیەیان هیچ بەس ئەوە مهم پرۆسەی زەواج ڕوو بدە و تەواو شتێک زۆر ئاسایی ئەگاتە بۆ نسبەی تەلاق زۆر بەرزیش بووە و ئەسبابەکانیشی دیارە مادام ئێمە دەگەینە بەو ڕادەیە کە ڕێژەکە زۆر بەرزە ئەکید زۆر مەترسیدارە بۆ هەردوو لایەکە یەکەم جار بۆ مجتەمەعەکە چونکە کۆمەڵگا بە چی ئەڕواتە بەرەو پێش بە عایلە بە ئوسرە ئەگەر ئوسرەکە ئاوا بێ هەموو ڕۆژ ئوسرە بڕوخێ ئەی مجتەمەعەکە بە چی ئەڕوات بۆ پێشەوە ئەوە شتێکی تر ئەی ئوسرەکە خۆی ئەساسەن مناڵ یعنی بەروەردە بکە و بەڕێ بکە و ئەگەر ئوسرەکە هەموو ڕۆژ کێشەیە ئوسرەکە هەموو ڕۆژ استقراری نییە لە ناو عایلە ئەو مناڵە چۆن دەرەچێ هەر سەیریەکە باوکو دایک شەریانە لەسەر مەعاشە لەسەر خانووەکە لەسەر من پێویستم بەوە تۆ بۆ منت نهێنەوە ئەوڵێ من پێویستم بەوە تۆ بۆ من حاضر نکڕۆ ئەو شتانە ئەی مناڵەکە هەر سەیری ئەوانە ئەکە مناڵەکە چی دەرەچێ ئەکەیت کەسێکی عدوانی و کەسایەتی زۆر لاوازی هەیە ئەخۆ ئەوە بەیانی خۆ ئەوە دروست مجتەمەعەکە دروستێکە طبعا گیرگرفت بۆ سەر خێزان زۆرە بە تایبەت بابەتە پەروەردەییەکان ئەوەی هەموو ئەو شتانی کە بنە هۆی بەهێزبوونی خێزان چ بارودۆخی دارایی چ بارودۆخی چه بابەتە پەروەردەییەکان ئەمانە زۆر گرنگن بۆ بەهێزمانەوەی خێزان لەگەڵیشە هەر ئەم دوانە هۆکاری گەوران بۆ مەسەلەی پەرتەوازایی و جیابوونەوە و پچڕانی شیرازە خێزانیەکان کە ئێمە زانین هەر پچڕانێکی شیرازە خێزانیەکان گیرگرفتی تر بە دوایە خۆی ئێنێت چه لە ڕووی پەیوەستیە کۆمەڵایەتیەکان و ژینگەی کۆمەڵایەتی و ئارامیە دەرونیەکان و مەشاکیلە خوڵقێنە چ لە ڕوانگەی تێچوو بۆ چارەسەرکردنی گرفتەکان بۆ نمونە تۆ هەر منە ئەگەر خێزانێک لە یەک جابنەوە لە 100 خێزانیش یەک منداڵ هیچ کەسێکی تر نەبێت لە خۆی بگرێ ئەو ئێمە زانین ئەرکی موەساتی ئەو مەساتانەی کە منداڵ بەخێوەکان قورسترە بێ ئەگەر خێزانەکان جیابنەوە بۆ نمونە ئەگەر لە 100 خێزان دا ئافرەت بژێوی ژیانیان خراپ بێ ئێمە ئەزانین چ گرفتێک ڕوبەڕووی کۆمەلگای بێتەوە بۆیە کۆمەڵێک گیرگرفتی جۆراوجۆر ڕوبەڕووی خێزانەکانە بنەوە لە نەتیجەی ئەو دوو بابەتە یەکەم پەروەردە دووەم مەسەلە ئابوووریەکان کە ڕاستە خۆ کاریگەریان هەیە طبعاً مەسەلە پەروەردەیەکان لە ناویان لقە بێتەوە بۆ نمونە بابەتی تەکنەلۆجیا طبعاً کاریگەری زۆر سلبی هەیە مەسەلەی ئامێرەکانی پەیوەندی تەلەفۆن و مۆبایل و ئینتەرنێت تۆڕەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان فەیسبوک کە لە کوردستان بەکارهێنەری زۆرە و بابەتەکە ئەو میدیا بە تایبەت لە میدیایە تەلەڤیزیۆن
فیلمە دۆبلاج کراوەکان کە ئێمە زانین زۆرێک لە کەناڵەکان بەبێ فلتەر بەبێ لێکدانەوەی بارودۆخی کۆمەڵایەتی بەبێ لێکدانەوەی هەست و شعوری خەڵک بەبێ لێکدانەوەی ئەو بابەتانیان پەیوەندیان بە ئاین و مێژوو شارستانیەتی کوردستانەوە هەیە هێندێک کەناڵ هێندێ فیلم دۆبلاجەکەن کە هەڵقوڵاوی واقع چ گیر و گرفت چ شێوازی چارەسەری کۆمەڵگەی ترن ژیانی کۆمەڵایەتی ترن ژینگە و ژیارێکی ترن کە ئاینێکی تایبەتیان هەیە مێژوویەکی تایبەتیان هەیە بارودۆخێکی تایبەتی ژیانیان هەیە بە کوردیکردنی ئەمانە و پەخشکردنەوەیان لە ناو ئەو کەناڵانە کە کەناڵەکان بەهۆی کوردی بوونیانەوە لە زنجیرەی تەسەسولی تەلەڤیزیۆنەکانی هەر ماڵێکە یەکەم و دۆم و سێم و پێنجەم و حەوتەم و دەیەمیان پێدراوە و بە کوردی پەخشە بن و لەو کاتانەشە بۆ نمونە جاری وایە مناڵ بە ئاگایە بەڕاستی ئەمە گرفتی گەورەی دروست کردووە وەک باسمان کرد بە هەمان شێوە تەکنۆلۆژیا طبعا ئەمە دوو من وتم لە بابەتە پەروەردەیەەکە لقی لێ بێتەوە طبعا ئەمە دوو بابەتە یەکیان پەیوەندی بە پەروەردەی خێزانیەوە هەیە چونکە ئەگەرچی ژینگەکەش خراپ بێ ئەکرێ خێزان لە ڕوانگەی تواناییە پەروەردەیەکانی خۆیەوە بەتایبەت باوکو دایک یا هەردووکیان یا یەکێکیان ئەو بابەتانە بۆ ناو چوارچێوەی خێزانەکەی خۆی کۆنتترۆڵکە بەڵام ڕێگەیەکی ترەوەیەکە موسسات ئەمە کۆنتترۆلکە و تەوجیهکە ئاراستەکە بۆ جۆرەی بەرژەوەندی خێزان و کۆمەڵگەیە بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری ئەرکی هەیە وەزارەتی کۆمەڵایەتی ئەرکی هەیە و تەنانەت دامەزراوەی تری ناوخۆش ئەرکی هەیە بۆ نمونە تۆ پەیجێک چەند گەنجێک بە فێڵ دانیشتون خەریکی هەڵخەڵەتانی کچانن یا هاوسەرەکانن گرفتە بنە ناو خێزانەکانەوە ئەمە ئەرکی دەستگاکانی پۆلیس و ئاسایشە کە زۆر بە توندی ڕوبەڕوویان بێتەوە و دەسانە کەشفکە لە پێناو هەرچی شتێکا و کارەیەکەن چه ئامانجێکیان لە پشت بێت چه بە دوای پارە کۆکردنەوە بن چه بە دوای حەزێکی شخصی لادەرانە بێ هەریەکە لەوانە بێ بەڕاستی ئەو دەسانە بێ کۆتای مەبەستمەوەیە لێرە کۆمەلگە موسساتی حکوومەت هەموو ئەرکیان هەیە مەسەن موسساتی ئاینی ئەرکی هەیە بە تایبەت دامەزراوەی پەروەردەیی ئەرکی هەیە چونکە ئێمە زانین هەر تاکێک لە کوردستانە نزیکەی 12 ساڵ بە پرۆسەیەکی خوێندنە لە چوارچێوەی خوێندنگەکانە ئەمێنێتەوە ژمارەیەکی سەعات بە پرۆسەیەکی پەروەردەکردنا تێپەڕە بێ ئەبێ ئەم گەنجە کاتێکاتە 18 ساڵ چ کوڕ چ کچ لە هێندێک قابلیت و تواناییەوە بۆ ژیانی هاوسەری و بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕێگەزی بەرامبەر گەشت بێتە و ئاستەی کە لەسەر ڕێگەیەکی ڕاست بڕوە. گرفتەکان زۆرن کۆمەڵک لایەنی سەرەکی ئەگرێتەوە بەردۆخە سیاسێکە گرفتە بەردۆخە کۆمەڵایەتێکە گرفت بۆ خۆی دروستەکە بەردۆخە ئابوورێکە گرفتی دروست کردووە توانی ئەمەش ورتر بکەینەوە کۆمەڵک هۆکاری تر هەیە کە لە ناو کۆمەڵگایە کاریگەری هەیە لەسەر مەترسی هەیە بۆ خێزان لەوانە کە ئێستا ئەبینین دیاردەیەکی باوە هاوسەرگیری پێشوەختە ینی زوو بەشودان مەسەڵەن کچێکە نەگەشتووە تەمەنی کامەڵبوونی خۆی خێزان پێک ئەهێنێ یاخود بە هەمان شێوە ئەشبینین کوڕەکەشی مناڵە 7 ساڵە 8 ساڵە لەو بارودۆخانی کە مەسوولێت هەڵگرێ ژنی بۆ ئەهێنێ ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکارێکی تر پەیوەندی کۆمەڵایەتیەکانە کە لاوازەیەکی تایە پتەونیە پەیوەندی کۆمەڵایەتەکان چ لە بینی خێزانی بچووکە بێ و بینی خێزانی گەورانی باوان و مناڵەکانیان هۆکار ئابوورێکەوە باسم کرد بارودۆخی ئابووری مەسەڵەن پێشتر پیاوەکە توانێتی زۆر بە ئاسانی بژێوی خێزانەکەی دابین بکات ئیمکانێتێکی باشی هەبووە لە ئێستایان ناتوانێت کۆمەڵە گرفتی ئابووری بۆ دروست بووە ئەمە بەردەوام سترێسی لەسەر دروست دەکات زەختی لەسەر دروست دەکات و دواتر ڕنگانەوەی ئەبێ لەسەر پەیوەندیەکانی لەسەر خێزانەکە کۆمەڵێک فاکتەری تر هەیە لە کۆمەڵگایە بۆ نمونە متمانە نەبوون بە یەکتری کە ئێستا زۆرجار و حاڵەتە ئەبینین لە بینی خێزانەکانە دروستە بێ دڵپیسی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ئەو خێزانانە لەبەر یەک هەڵوەشێنەوە خۆی هەتاوەکو دراسێکی ئەلمی بۆ نەکەی ناتوانانی بڵێ فاکتەرێک لە فاکتەرێکی تر بەهێزترە کە تۆ دراسەیەکت بووە کرد 100 خێزانت هەیە بۆ نمونە لە ساڵی 2017 یان 2016 جیابوونەتەوە ئەم 100 خێزانە وەرئەگری و دراسەیەکێکی هۆکاری جیابوونەوەکەیان چییە کۆمەڵی هۆکارە دەستەکەوێت تەسەلسولی ئەیتێ کامیان لە پێشترە ئەمە وەکو ڕوو علمێکە بەڵام وەکو ئەو ڕووی کە ئێمە تێبینی ئەەکەین وەکو توێژەرێک وەکو ئەوی کە ئەیبینین لە کۆمەڵگایە بارودۆخە ئابوورێکە لە هەمویان کاریگەری زۆرترە بۆچی ئەوەندەی تێبینیمان کردە 2016 و 2017 جیابوونەوەکان
نسبەتەکەی زیادی کردووە ئەمەش بارودۆخە ئابوووریەکەیە کە لەم چەند ساڵەیە تێبینی کراوە ڕەنگە گە بچینەوە عیلمیەکەشەوەوانە بێ ڕەنگە کۆمەڵ هۆکارێکی تر فاکتەرێکی تر بۆ منە لەوانەیە گومانکردن و دڵپیسی فاکتەری یەکەم بێت لە جیاببوونەوەی خێزانەکانە بەڵام وەکو ملاحەزە ئەوەی کە ئەبینێت کە ئێستا بارودۆخە ئابوووریەکەیە فاکتەری سەرەکیە لە جیاببوونەوەی خێزانەکە دەست نیشانی کەین کامە و کامە لەوەی تر زیاتر کاریگەری هەیە بەڕاستی ئەمە پێویستی بە دراسی ئەو خێزانانە هەیە کە جیاببوونەتەوە هۆکاری جیاببوونەوەکەیان چییە ڕەنگە سەرنجام بارودۆخە ئابوووریەکە بوو بێت کابرا سترێسێکی و پیاوە سترێسێکی لەسەرە ناتوانێت خێزانەکەی بەخێوکات بەردەوام تووڕەیە بەردەوام بارودۆخێکی دەرونی نائارامی هەیە لە پڕەبینە پەیوەندیەکی هەڵەیەت بۆ خێزانەکەی ئەم لایەنەتیایە زیاتر ئەکات و ئاکات دڵپیسی و گومان کات بۆ خۆی کەسەکە مستەقر نییە لە ڕووی دەرونیەوە بارودۆخێکی تریشێتە پێشەوە این زۆر جار دوو فاکتەر تێکەڵە بێت بۆ ئەو حاڵەتە گرفتەکان لە ڕاستیا بەشێک لۆی کە ئێمە گوێبیست بووین لە خەڵکانی پسپۆر کە باڵێن لەو کاری ئێمە کە کردومانە لەو گفتوگۆ کراوەیە زایدەنەوەی کە ڕۆژانەش سەردانمانەکەن ئەوی کە دەیبیستین لە ڕاگەیاندنەکانەوەی ئەوی کە خۆمان بە واقعی لە کۆمەلگاکە هایبینین بەشێکی زۆری لەو کێش و گرفتانە مەسەلەی تەکنەلۆژیا کاریگەریەکانی خراپ بەکارهێنانی مۆبایل لە خراپ بەکارهێنانی ئینتەرنێت ئەوە کارێکە بۆ ئەوەی کە گرفتێکی جدی ڕووی لە بەشێک لە خێزانەکان کردووە هۆکارێکی تر بەڕاستی خیانەتی زەوجی و ئەو ناپاکیە هەوسەرگیریەکە دەبینین فەزایکی وا دروست بکە هەندێک جار هەندێک لە هەندێک خێزانە بینین ئەم خیانەتە سەری هەڵدا و بۆ بە کێش و گرفتێکی گەورە لە خێزانەکە مەسەلەی با بڵێن داهاتی تاک یان با بڵێن وەزعی اقتصادیەکە کە جارێکتر کاریگەری کردوەوە سەر خێزان و کێش و گرفتە ئابوووریەکان وای لێ کردووە کە توانای خێزانەکە بۆ بەڕێوەبردن و بەردەوام بوون لاواز کردووە زۆر کێش و گرفت هەیە بە بۆنەی ئەوەی کە هەژاری ڕووی کردوێتەوە خێزانە سەری هەڵداوە هەموو ئەمانە بەڕاستی ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە یان ئەو گرفتانن کە ڕویان کردوتە خێزانەکانی ئێمە ڕاستە هەموو جیاببوونەوەیەکی ژن و پیا و یان دایک و باوک کاریگەری گەورە لەسەر مناڵەکان بەجێهێڵێ مناڵ بە دەرەجەی یەکەم ئەو کەسەیە کە زۆرترین زەرەر ئەکات لەم جیاببوونەوەی لە سۆزی دایک و باوک بێ بەشە بێت لە فەزایەکە گەوراکرێت کە بە بەردەوام شەڕ و دەنگ و ناڕەحەتی لەم خێزانە بوونی هەیە کاتێک کە جیا بنەوانێت مناڵەکە بڕێژێکی زۆر سەڕوی بەرەکەوێت هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی کۆمەڵایەتیوانێ جیاببوونەوە ئەم لەحزەی لە کۆمەڵگای ئێمەشا بە جۆرێک لە عیبە ژمارەکرێ بۆیە کاریگەریەکانی لەسەر مناڵەکە بە شێوەیەکە کە زۆر جار شەرمەکە کە بڵێ دایک و باوکم جیاببوونەتەوانێ ئەمە وای لەیەکە لە ڕووی دەرونی و وردەوردە مناڵە هەست بە دابڕامکە و دوورکەوتنەوە بکەن لە کۆمەلگا بەدەر لەوەی کە لە سۆزی دایک و باوک پێ بەشە بێت بۆ ئافرەت بە جارێکتر ئەم جیاببوونەوەی گرفتێکی گەورە لە ڕووی دەرونی کۆمەڵاتیەوە دروست ئەکات ئافرەتەکان لەبەرەوەی لە حاڵتی سۆزداریان با بڵێن بە شێوەیەکە کە زۆر شت زوو کاریگەریان لەسەر بەجێبێنێ جیاببوونەوەکە کاریگەریان لەسەر دروستەکات هەم لە ڕووی دەرونیوانێوان لێکە کە هەم داببڕێن هەم بە بەردەوام قەلەق و بە بەردەوام ناڕەحەت بن لە ڕووی دەرونیوانێ بۆیە ئەمانە هەموو ئەو کێش و گرفتان کە ڕووی لە خێزانەکە زۆر جار لەسەر پیاویش بە هەمان شێوە هەر کێش و گرفت بەجێهێڵێت و بەگشتی ئەمە کاریگەری خراپ بۆ سەر کۆمەلگاکە ئەگەر ڕێژەی جیاببوونەوە زیاد بێ حتمەن کە کۆمەڵی کێش و گرفتی زۆر گەورە ڕوو لە هەموو کۆمەلگاکە نەکارەوەی خێزانێک و چەند خێزانێک بێت بەڵێ طبعاً خۆی زۆرن کێشەکان زۆرە یەکەم شت متمانە بە یەکتر نییە چونکە هەردوو گەنجەکە بە مناڵی زەواجەکەن یعنی موالیدی 2000 زەواجەکە چاوەڕێ لێ چیەکەین یعنی مناڵە هێشتا ئەوە پێویستی بە کەسێک خزمەتی بکە پەروەردەی بکە فێری بکە نەک ئەوە مناڵ پەروەردە بکە ئەوە شتێکی ترە ئەو تەکنۆلۆژیە کە هات یعنی ئیسا و تەکنۆلۆژیە ڕاستەکە خۆی دائما ئەڵێن پێشکەوتووە بەڵام بەکارهێنانی چۆنە ئەوە گرنگە بەکارهێنانی بەڕاستی تەوێت زۆر غەڵەت دەکرێت و ئەوە زۆر یعنی شتێک زۆر سەبەب مهمە کە وای لێ کردووە متمانە نییە لە بینی کوڕەکە و کچەکە یعنی بەڕاستی زۆر گەورەیە هەردووکیان نازانن بەکاربێنن هەردووکیان بە شێوەیەک غەڵەت بەکارەهێنن یعنی ئەوە سەبەبێک زۆر گەورەی وای لێ کردو متمانە بە یەکتر نەکەن یعنی ئێستا بەس باسی فەیسبوک بکەین ئەوە بەسە مۆزوعێکی ئەوەنە قوڵە یعنی فەیسبوک هەر بە شێوەیەک زۆر غەڵەت بەکار ئەهێنرێ
ژنەکە چۆن بڵێن ڕێزی مێردەکەی ناگرێ مێردەکە ڕێزی ژنەکەی خۆی ناگرێ ئەو وەزعەکە کە ئیسا هاتە سەر عێراق و هاتە سەر کوردستان یعنی کوردستان ئەگەر ڕاستیتەوێ زۆر معاناتی هەیە یعنی مەعاشیان نییە کارادێک بەڵێن لە خوارەوە مەعاش وەرێگرن ئێمە لێرە ڕوبع مەعاشەکە یعنی کابرا چی ڕێ بکات بۆ ڕوبع مەعاشەکە ماڵ مناڵ ئافرەت خصوصا نیوەکەیان ئافرەتەکە ئیش ناکە یعنی یەک مەدخەل هەیە ئەو ئەوەش کە لە بازار ئیشەکە چنێک پارە پێیاکە پارەکەشی زۆر کەمە ئەوە هەمووی کاریگەری وا لێ کردووە زۆر کێشە ڕوو بدا نسبەی تەلاقەکە بەرزە بێ کابرا خۆی بە زمانی خۆی پێم ناکرێ ئەوەنە بەرێ بکەم ئەو ماڵە و ئەو مەساریفە چی پێ بڵێ ینی ڕاستیتەوە هەر حەقی خۆشیەتی ئەوشتە زۆر یارمەتی داوە بەڕاستی کە تەلاقەکە بەرز بووە و نا حقی کەس ناتوانین بگریم ینی چی بڵین وەڵا خیانەت بەهۆی پێت ناڵێن مناڵن هەردووکیان مناڵن هێشتا کچەکە نازانی ینی چۆن ڕێزی پیاوەکەی بگری چۆن ڕێزی ئەو شەرەفە بگرێ ئەو یعنی ناوی پیاوەکە بۆ ئەوە زۆر یعنی مەسئولیاتە ئەبێ ناوی ئەو پیاوە بپارێزێ چونکە مناڵە یعنی 2000 موەریدی 2000کە ئەو چی تێگا لەو مەسئولیاتە تێناگە لەبەر ئەو چاوەڕێ لێ مەکە خیانەت نەکە غەیری ئەوەش مەسەلەن پیاوەکە لە من هێشتا زوو ژنم هێناوە ژیانی خۆمم نەبینیوە شتم تاقی نەکردووە ئەچێ بۆ ڕێگەی عیلاقات و ئەو شتانە بەو وەزعە یعنی کامە خەتابارە زەواجە زووەکە خەتابارە لێرە ئەوە ئەرکەکە دەکەوێت لەسەر عایلە ناکرێ عایلە پشتگیری بکەن کە 96 ئەڵێ ژن بێنم ناکرێ عایلە پشتی ئەو کوڕە بگرن ئەبێ فێریکەن کە مەکتەبە گرنگە ئیسا تۆزانکۆکە تەواوکە ئیشێکی جوان بدۆزەرەوە ماڵ جوان دابنێ ئینجا ژن بێنێ ئەو شتانە هەمووی دەکەوێتە سەر عایلە یعنی لە ئەساسەوە پێشنیارم بۆ خێزانە نوێەکان ئەوەیە بەڕاستی زۆر بەباشی خۆیان بۆ ئەو قۆناغی ژیانیان ئامادە بکەن چونکە بەداخەوە زۆرێک لە بیرکردنەوەکانی پێش ژیانی هاوسەرگیری بیرکردنەوەی فسیۆلۆجین یعنی بەشێکی زۆریان بۆ ئاراستەیان کە ئەمەش مافێکە تەبان کۆڕ نێریان مێ کۆڕکیاکەچ غەریزەیەکی هەیە بە دوای سەرچاوەیەکە ئاگەڕێ بۆ ئەوەی ئەم غەریزەی خۆی ممارەسە بکە غەریزەی جنسی تەمان ئەمە مافە بەڵام ئەبێ لەگەڵ یا بیرکردنەوەیکی عاقڵانەش هەبێت کە بەڕاستی ژیانی هاوسەرگیری تەنها مەسەلەی غەریزە نییە و یەک دنیا بابەتی تری گرنگ هەیە بە تایبەت قۆناغەکانی دوای ساڵەکانی یەکەمی هاوسەرگیری کە مەسەلەی مناڵ و پەروەردەی مناڵ یەتە پێشەوە و گیر و گرفتە داراییەکان و شێوازی بەڕێوەبردننی خێزان و شێوازی ئیدارەکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەگەڵ ماڵە باوانی هاوسەر لەگەڵ ماڵە باوانی مەسەلەن ئەوەی کار بۆ هەردوو لە خەس و خەزورە و خزمە دوورەکان ئەمانە هەمووی بەڕاستی پێویستی بە مەهارە هەیە پێویستی بە توانایی هەیە پێویستی بە بەهرە هەیە بۆی هەر کەسێک چ ژن چ پیاو بتوانێت ژیانێکی خێزانی سەرکەوتووی هەبێت بۆی ئەو ژیانە خێزانی سەرکەوتووی هەبێ بۆی ئەو بەهرە و توانایانە وەرگرێ ئەبێت لە زۆر ڕێگاوە هەڵبدا فێر بێت چ لە ڕێگای ئەزمموی کەسە نزیکەکانی دەوروبەری بە تایبەت دەوانەی سەرکەوتون لە ژیانی خێزانیانە چ لە ڕێگای خوێندنەوەوە چ لە ڕێگای بەشداریکردن لە خول و دەوراتەوە کە ئێمەزانین هێندە خول و دەورات هەن لەلایەن هێندی ڕێکخراوی جیاجیاوە ئەکرێت لەو ڕێگەیانەوە سوودی گەورە وەرگرن و ئەزمموونێکی خێزانی سەرکەوتوو بینا بکەن. بەنسبەت ئەو خێزانن کە تازە هاوسەرگیریەکان ئەگەر خێزانەکان ئێمە پێشنیاری ئەویان بۆکەین لە تەمەنێکی کامل بوون خێزان پێک بهێنرێ بەڕاستی 7 ساڵ 8 ساڵ 90 ساڵ تاوکو 20 ئەمانەشی ئەوە نییە ئەو کەسە خێزان دروست بکات چکو بۆ خۆی جارێ پێویستی بەوە هەیە کە اعتیمادی لەسەر یەکێکی تر بێت ئەمە لەلایەک لە ڕوویکی ترەوە بێ ئەو کەسە توانا و ئیمکانێتی خۆی لە ڕووی ئیدارەدانی خێزانەوە چ لە ڕووی ئابووریەوە بێت چ لە ڕووی کۆمەڵاتیەوە چ لە ڕووی ئیدارەدانی خێزانەکەەوە بێ کامل بوو بێت گەشتی بێت ئەو مستاوی کە بتوانێت ئەو خێزان بەخێوکات خێزان هەر ئەوە پرۆسەیەک نییە تۆ ژنێک ئەهێنی تو ماڵێکت هەیە خێزان یەکەیەکی ئیداری بچووکە تۆ بێ بزانی چۆن ئیداری ئەو خێزانە ئەی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی پەیوەندی سۆزدارەکانەوە چۆن ئەتوانی هاوسەرێکی باش بیت چ پیا بۆ ژنەکەی چ ژن بۆ پیاوەکەی چۆن ئەتوانی باوکێکی باش بی بۆ مناڵەکانت چۆن ئەتوانی ئەو فەراغانەی کە خێزان هەیەی پڕیکەیتەوە بۆی خێزان نەچێتە دەرەوە بۆ ئەوانە ئەمە یەکێکە لە پێشنیارەکانم کە پێشنیار ئەەکەم ئەوانەی کە ئەزانن
کامل نەبوون یا خێزانەکانیان هەستەکە ئەم کەسە لەسەر پێی خۆینەوە وەستاوە نەیخاتە پرۆسەیەکی ئاوا قورسەوە. بە تاکید ئێمە خۆمانەکو بە ڕێبەراتی گشتی بیرمان لەوە کردوێتەوە کە هەنگاوێک بنین بۆ ئەو حاڵەتە ئێمە پێمان باشە چۆن کەسێک کە ئەچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە ئیجبار ئەکرێت فەحسی خوێن بکات پێش وەختەکە ئەمە حاڵەتێکی زۆر ضرورە هێندە ئەوە گرنگە ئەوەندەش گرنگە کە ئەو خێزانە چۆن بڵێن خولێک ببینێت لەسەر چۆنەتی ئیدارەدانی خێزانەکەی. ئێمە ئەمە لە بیرۆکەمان هەیە کە کار بۆ ئەم حاڵەتە بکەین خێزانەکان پێش ئەوەی کە گەنجەکان بڵێن پێش ئەوەی کە خێزان پێک بهێنن لای کەسانی پسپۆرت چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێت لە ڕووی تەندروستیەوە بێت لە ڕووی شێوازەکانی مامەڵەکردنەوە بێت لە هەموو ئەم بارانەیە زانیاری تەواو وەرگێت لەسەر خێزان. ئەوەی هەموو بێ لە بەشێکی ئێمە زیاتر تەوعیە بووە زیاتر مەبەستمان بووە ئامانجێک بگەێنی بۆ نێمە ئەم ساڵ کە لە 550 ڕۆژی جیهانی خێزان ئەو دیدارەمان ساز کرد ئەمە هەنگاوی دووهەمی ئیشەکەمان بوو ساڵی پاریش لە هەمان ڕۆژە ئێمە کۆمەڵێک داتا و ئامارمان خستۆتە بەردەست ئێمە هەنگاو بە هەنگاو بەردەوام ئەبین ئیشی ئێمەش بەڕاستی ڕەنگە نەتوانین بگەین بە هەموو خێزانەکان بەس ئەوەیە کە بتوانین لە هەر سوچێکەوە بێت لە هەر شوێنێکەوە بتوانین پەیامی خۆمان بگەێنین کە تەوعیەک یاخود بڵێن خێزانەکان لە مەترسیەکانی هەڵوەشانەوە ئاگادار بکەینەوە. زۆر گرنگە ئینسان پێشەوەی کە بڕیار بدادەوەی بچێتە پرۆسی هاوسەرگیریوانە تێگەیشتێکی تاوی بۆ بەرامبەرەکەی هەبێت جا چ کوڕ بێت چ کز بێت هەبێ بە تێگەیشتنەکەی بە شێوەیەک بێت کە توانای ئەوەی هەبێ بیناسێت لە هەموو ئەو جۆرە با بڵێن بەشانی کەسایەتی بەرامبەرەکەی زائیدەن تو بزانێت کە پرۆسی هاوسەرگیری ئەوە نییە کە لە خەیاڵ و خەونەکانی ئەو هەیە لە واقعە شتێکی جیاوازتر هەیە بۆیە گرنگە هەموو ئەم وردبوونەوانەی هەبێت ئەبێ ئامادەکاریەکی باش بکە کۆمەڵێک زانیاری ورتر لەسەر خێزان وەربگرێت بە هەوڵ بدا بەشداری ئەو خوڵ و کۆرسانە بکات کە تایبەتن بە خێزان و تایبەتن بە ڕاهێنانیان لە مەجای خێزانیە ئەمانە هەمووی گرنگن بۆ کە بەجددی بیر لە پرۆسی هاوسەرگیری بکاتەوە تەنها ئەوە نییە حەزێک بێت و بچێتە ناوەم پرۆسێ و کشتەکە کۆتایی پێبێت پرۆسی هاوسەرگیری پرۆسێکی جددیە و کرێ بەرهەمی هەبێ و کرێ ئایندەی کۆمەلگایەکی لەسەر بنیاد ئەبێ بەم چاوەسەیری خێزان بکەین کاتێککە بەم چاوەسەیرمان کرد بە دڵنیایی کچان و کوڕانی کۆمەلگاکە ئێماتوان پرۆسەیەکی سەرکەوتوو ئەنجام بدەن متمانە بەڕاستی یەکێکە لە کۆڵەکانی ئیدامەدان بە خێزان متمانە ئەتوانێت زۆر گرفت لە خێزانە چارەسەر بکات کاتێککە من متمانم بە تۆ هەبووە توانای بەردەوامبوونی کارم لەگەڵ تۆ زۆرە بێت توانای بەردەوامبوونم لەو شوێنە زۆرە بێت بۆیە گرنگە کاتێککە ژن و پیا و متمانە بەیەگەکەن زۆر کێشە و گرفتیان بۆ چارەسەرەکات هەموو هەوڵەکەی بۆ ئەو بێکە متمانەیە دروستکە بەڕاستی کە توانی متمانە دروستکات چیتر گومان نامێنێ لە بینیانە چیتر سیقەیەک دروستە بێ کە توانای ڕوبەڕووبوونەوەیان بۆ کێش و گرفتەکان زیاتراکات بۆیە یەکێکە لە کۆڵەکەکان بەڕاستی یەکەم شفا ئەو شتە زۆر مهمە بزانن کە ئەو ژیانەکە هات مەسئولیاتی تایە مۆزوعەکانێک بەس ئەو حەڵقەکە کردنەوە دەستم و عزیەکە کردنە بەرم مۆزوعەکە لەوە زۆر گەورەترە ئەو مەسئولیاتە ئەوە ژیانە ئەو پیاوە هەنێ مەسئولیاتە خاتە بانشانی ئەبێت تێبگەن ئەوە یەکەم شت دووەم شت ئەبێ تەوعیە بکرێن یعنی لەلایەنی ماڵەوە لەلایەنی ئاینی لەلایەنی مەحکەمەوە ئەبێ هەنە تەوعیە یعنی ببینن دەورات هەبێ بۆ نا با منهج على الأقل منهجێک ببینن با بۆ دووسێ ڕۆژی شەهر باشیشە ببینن وەزعەکە چۆن چۆنیە تێبگەن لەو پرۆسە چییە زەواجەکە چییە لەلایەنی ئاینیە لەلایەنی کۆمەڵایەتیە ئەبێ کچەکە تێبگە ئەبێ کوڕەکە تێبگە مۆزوعەکە یعنی مەسئولیاتە ئەوە زۆر گرنگە ئەبێ هەردوو تەرەفەکە متمانە بە یەکتریان هەبێ مۆزوعەکە بەس خۆشەویستی نییە ئەبێ متمانە هەبێ یعنی ڕێزی یەکتر ئەو ڕێزە زۆر مهمە ڕێزی پیاوەکە بۆ ژنەکە ئەبێنەکە زۆر ڕێزی پیاوەکە بگرێ ڕێزی ئەو ژیانە بگرن کە درابەردەستیانە طبعا متمانە زۆر کاریگەری هەیە لەسەر زەواج بەهۆی بێ یعنی متمانە بە یەکتر بکەن چونکە ئەو کابرا ڕاتە دەرەوە ژنەکە بەجێ بێڵە لە ماڵەوە ئەگەر متمانە نەبێ ئەوەش چۆن
يعني ئەبێ متمانە هەبێ لە بینی هەردوو لایەکە غەیری ئەوەش لە یەک تێگەیشتن ئەبێ هەردووکیان لە یەک تێگەن چونکە ئیسە بەڕاستی پرۆسەی زەواج دەروات بەبێ شەکل بەبێ ئەو مەزهەرە خارجی کوڕەکە جوانە بە دڵمان کچەکە زۆر جوانە قژی ئاوا نەزانم ئەوە وەصفی خارجی هیچ وەصف داخلی ناو مۆزوعەکە نییە هەمووی بەس بە شێوەیەک خارجی سەیری یەکترەکەن بە شێوەی خارجی قبوڵی یەکترەکەن بە شێوەی خارجی ڕازی بە یەکتر ئەبن بەڵام مێشک و ئەفکار و عادات و تەقالید نە زیاد لەوەش هیچتا ئەو دوانە تێناگەن ئەو عادات و تەقالیدی هەیە ئەو عادات و تەقالیدی هەیە ئەوە لە ماڵێک هاتووە بە پەروەردەیەک بە شێوەیەک ئەوەش لە ماڵێکی تر پەروەردەیەکی تری هەیە ئەو شتانە ئەبێ ڕوون بکرێ ئەو دوانە کە هاتن زەواجیان کردو ئەو شتانە بۆیان ڕوون نەبووە جیاوازی تەمەنش زۆر کاریگەری هەیە یعنی معقوڵ نییە کابرا مەسەرەن تەمەنەکەی لە چلەکان لە چێکچی 15 ساڵیە هێنێ يعني ئەوە زوڵمە بۆ کچە غیر ئەوە کە يعني ئەوە هێشتا مناڵە چونکە مناڵە حسابەکرێتە 18 ساڵ مناڵە با 16 بێ با 17 بێ بەڵام تا ئەخیرەکەەوە هێشتا مناڵە هێشتا تەمەنی ئەوە یاری ئەوێ مەکتەبەکەی ئەوێ بەو کاتە یعنی ئەوەزانی چی ئەو وەک کوشتن بۆ ئەو مناڵە بەڕاستی یعنی 15 ساڵ زەواج بکات ئەگەر کوڕەکەش گەنج بێ ینی با بڵێن مەسەلەن تەمەنی چەند 25 ئەو ناوە هێشتا بۆی کەمە ئەبێ تەمەنەکەی کە گەیشتە سنی قانونی یعنی بۆ کچەکە 25 زۆر باشە زانکۆ تەواوی کرد بە جوانی ژیاوە تێربوو لە ماڵی خۆی حەنان و عەتف و دایکی هەمووی وەریگرت ئەنجا بڕوات بۆ پرۆسەی زەواجەکە بزانێت ئەو کاتە عەقلی گەورەترە ئەزانی چۆن هەڵسوکەوت بکە ئەزانی چۆن تەقەبوڵی ئەو وەزعە بکە بۆ شێوە